دیارە ئەمڕۆی چێتر لە خوێندرگاکانمان چالاکی شێوەکاری هەیە، ئەویش ناوەندی تەوارە دەستخۆشی بۆ مامۆستای هونەر بە جەماوەرێکی زۆرەوە پیشانگاکان کرایەوە کە تابلۆکان گزارش لە هەموو ڕووداوەکانی کوردستانەکە و شێوازی تابلۆکانی خوێندکارەکان کە بەشداربوونتیایە لە ئاستێکی زۆر بەرزا بوو. ئەمڕۆ ئێمە وەکو قوتابخانەی تەواری بنەڕەتی هەستاین بەکردنەوەی پێشەنگایەکی هونەری و پەروەردەیی کە زۆر شت لە خۆ ئەگرێ. یەک لەوانە ئاشنابوونی قوتابیە بەکارە هونەرەکانیان و دوو فستیڤاڵێکی ساڵانەیە کە ئێمە پێمان خۆشە هەمجەوێک بۆ قوتابیەکانمان بڕەخسێنین، بۆ مامۆسایان بڕەخسێنین. چەند کارێکی هونەری و کاری شێوەکاری و کاری دەستیان کردووە لە بۆنەیەکی وایە توانای خۆیان نیشانی میوانە بە ڕێزەکان بدەین. منۆکو میوانی بەشدار بووم لە پێشانگایە بۆ ئەوسی چالاکیەکانی خوێندکارانە بکەم. هیوادارم بەردەوام بن لەسەر جۆرە چالاکیانە وەشتی زۆر جوانیان نمایش کرد. زۆر سپاس. شانەیەکمان پێشکەش کرد، من وەکو خەسوەیەک بەشداریم کرد. بەوە دڵخۆش بووم کە ئێوە هاتن و بینێر بوون. ئەمانەوێت ئەلێرانە بە شتێک بەشان ئێوە بدەین، شتێکی بەرچاوڕوونی کتان پیشان بدەین کە لێرەوە پێشکەشمان کرد وەکو خەسوەیەک.